بیدەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. ئەم هەفتەیە کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی و پەروەردەکار مامۆستا لەتیف پۆڵس سەڕاف میوانمانە. مامۆستا لەتیف یەکێکە لەو مامۆستا پەروەردەکارانی کە ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە خزمەتی گەورەی بە سلێمانی و بە کوردستان کردووە. هاوکات کوڕی بنەماڵەیەکی دیار و دێرینی مەسیحی شاری سلێمانیە. یەکێکبوون لەو بنەماڵە مەسیحیانی کە هەر لە سەرەتای دروستبوونی سلێمانیەوە هاتوونەتە ئەم شارە. مامۆستا خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندە لە وێنە و لە مێژووی مەسیحیەکانی شاری سلێمانی. بەم دوایانە کتێبێکی بڵاو کردەوە بە ناوی مەسیحیەکانی شاری سلێمانی لە بیرەوەری و بە دووەداچوونەکانی خۆیدا کە بە دووەداچوونی گەورە و گرنگی کردووە سەبارەت بە مێژووی مەسیحیەکان، ڕۆڵ و کاریگەریان لە شاری سلێمانی. ئێمە لەم بەرنامەیە هەوڵ دەدەین باز لە ئەزمموی مامۆستا بکەین و هاوکات چیشک بخینە سەر مێژووی بنەماڵە مەسیحیەکانی شاری سلێمانی وەکو شاری پێکەوە ژیانی کورد، موسڵمان و کەمینەکانی تر مەسیحیەکان و جوولەکەکان کە ساڵانێکی زۆر لەم شارە هەموو بێکەوە ژیاون و تا ئێستاش. مامۆستا بە وردی لە کتێبەکەیدا باسی ئەم ڕۆڵ و کاریگەری مەسیحیەکانی کردووە لەسەر ئاستی ژیاری و لەسەر ئاستی سیاسی و کۆمەڵایەتی و لە هەموو ئاستەکانە باسی بنەماڵە مەسیحیەکانی کردووە. ئەم هەفتەیە تیش دەخینە سەر ئەو وێنانەوە هەوڵ دەدەین کەمێک لەو مێژووە لە زاری مامۆستا لەتیف خۆیەوە ببیستین. مامۆستا گیانم کاتۆ باش. بەخێر بێن سەر هەردوو چاو. زۆر زۆر سپاس. چاومان ڕوون بوو. سپاسدانەکەین بۆ ئەم دیدەنیە و هیوادارم ئەم شارە بە پێکەوە ژیانێکی خۆش و ئاشتیانە بەرینە سەر. دەستەکان خۆش بە مامۆستا گیان چاومان ڕوون بوو. خۆشحاڵ بین ئەمڕۆ کە جەنابتمان بینیم. تەندروستی چۆنە ئێستا؟ ئەحواڵت چۆنە؟ لەخوا بە زیاوێش کورین لەوە باشترمان ناوێ. ئیشەڵا هەر باشە بی هەمیشە گەش و جوان بی مامۆستا گیان. من پێم خۆشە لە دوایین ئیشی جەنابتەوە دەست پێ بکەم، باسی ئەم کتێبە بکەم. دیارە کتێبێکی گرنگە، کتێبی مەسیحیەکانی شاری سلێمانی کە بەم دواییانە بەڵاوت کردەوە. بەڕاستی جێگەی دەستخۆشی ئەم کتێبە زۆر زانیاری نەوتراوی تیا لەسەر ئەو مێژووە، ینی کلێنێکی زۆر گەورە لە کتێبخانی کوردی پڕەکاتەوە لەسەر مێژووی مەسیحی و مەسیحیەکانی شاری سلێمانی. چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هات و چۆن هەوڵتدا ئەم بیرەوەری و بە دوواداچوونانی خۆت بکەی بەم کتێبە؟ لەبەرەوەی من ئەزمونێکم هەیە، تەمەنێکم هەیە لەم ژیانە بیرم لەوە کردەوە کە تا ئێستا ئەم خێزانە مەسیحیانە کەوا لە بنیاتنانی ئەم شارەدا لێرە ژیاون لەگەڵ برا کوردەکانە بەیەکەوە بەخۆشی و ناخۆشی بە تەبایی بەیەکەوە بوون. ویستم ئەم مێژووە کە بەشێکن مەسیحیەکانی سلێمانی کە بەشێکن لە مێژووی سلێمانی، ویستم ئەم نەوەیە ناویان نەفەوتێ. بیرم لەوە کردەوە کەوا بتوانم هەموو لە ئەو خێزانە کۆنانە مەسیحیەکان هەر یەکە لە خێزانەکانە لە سەری سەرەوە تا خوارەوە بێمە خوارەوە هەتا مناڵی مناڵەکانیان، ئەمە ئەبێ بە بنکەیەک، ئەبێ بە بنکەیەک بۆ ئەو مەسیحیانە، بۆ ئەم نەوەی داهاتوو، بۆ ئەوەی باو بە پیرانی خۆیان بناسنەوە و لە یادیانکەن و لە بیریان نەچێ. زۆر ڕاستە، بەڕاستی کتێبێکی گرنگە. ینی من ئەوەی سێرم کرد زۆر زانیاری نەوتراوی تیاوە، زۆر زانیاری گرنگی تایە، ینی بۆ هەموو کەسانی کە بە دوای مێژووی سلێمانیەوەن و ئایانەوەی مێژووی ئەم شارە بزانن. دیارە مەسیحیەکان وەکو جەنابەت باست کرد بەشێکی دانەبراون لە مێژووی سلێمانی و بەردەوام لە مێژووی سلێمانی ڕۆڵ و کاریگەری گرنگیان هەبووە، هەر لە بواری کۆمەڵاتی و لە بواری سیاسی و لە هەموو بوارەکانە بەڕاستی جێدەستیان دیار بووە. وەکو باست کردووە هەر لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیەوە کە بابانەکان ئەم شارە دروست دەکەن، کۆمەڵێک بنەماڵە لە دەروی سلێمانی یەنە ناو سلێمانی. هەر لەو ساڵانە کۆمەڵێک بنەماڵی مەسیحیش هاتوونەتە شاری سلێمانی، وەکو مستەر ڕیچ کە 1820 هاتووەتە سلێمانی باسیەوە کە ئەم شارە 2000 ماڵی موسڵمانی لێ، 130 ماڵی جوولەکە، نزیکی 14 ماڵی مەسیحی کلدان و ئەرمەنی تیا بووە. ئەتە هەر لە سەرەتای دروستبوونی سلێمانیەوە ئەم بنەماڵانە هاتوونەتە شار. ماڵە لێرە بوون و هەر لێرە ژیاون. مامۆستا قسەیەک هەیە کە پێش دروستبوونی سلێمانی ژانی ئەو کاتە کە مەڵکەنی هێشتا گوند بووە با بڵێن،
کۆمەڵێک بنەماڵی مەسیحیە عایلی مەسیحی لە مەڵکەنی ژیاون. بەڵێ ئەم قسەیە منیش بیستومە، بەڵام مەستەرێکی ئەو تۆم دەست نەکەوت هەتا لە کتێبەکە ما باسی کەم نەمویست لە خۆمەوە شت بنووسم، بەڵام لە ڕاستیە وەک ئەڵێن مەڵکەنی دێک بووە، کۆمەڵێ خێزانی مەسیحی تیا بووە، هەتا وەکو باسی ئەەکەن خێزانێکی مەسیحی کچێکی جوانیان ئەوێت گەنجە بێ ناوی مەلەکە ئەبێ، ئەنجا ئەو مەڵکەندیە بەو ناوە ئەڵێن ناونراوە. ئێتر نازانم تا چ ڕادەیەک ڕاستە، هیچ سەرچاوێکی مێژووی پشتڕاستی نەکردو. بەڵێ من مامۆستا ئێوە وەکو یەکێکن لەو بنەماڵانی کە هەر لە سەرەتای دروستبوونی سلێمانیەوە هاتوونەتە سلێمانی، پێما بێ بنەماڵی ئێوە لە کەرکووکەوە هاتوون. بەڵێ ئێمە بنەماڵەکەمان لە کەرکووکەوە هاتووە. شەمۆن سەرراف وەقتی خۆی سەرراف بووە، پارەی گۆڕیوە بە ناوی سەررافیەوە هاتووە. هەر بۆیە ینی نازناوی خێزانەکەشتان سەرراف، خێزانەکەمان سەررافیە. بڵێ باوکت من پێم خۆشە لە وێنەی باوکتەوە دەست پێ بکەم. ئەمە وێنەیەکی کۆنی باوکتە پۆڵس سەرراف کە دیارە هاتوونەتە سلێمانی. باوکمە هەرمان شێوەی جلی کوردی کەواو و کڵاو و جامانەوە هەموو شتێکی کوردەواری و تا هەر مردیش هەر ئەم جلانەی لەبەرە کرد. ڕۆحی شاد بێ، کەسایەتێکی جوان بوو. مامۆستا باوکت لەسەر یا با بڵێن بنەماڵی ئێوە لەسەر ئەو پیشەی سەررافیە بەردەوام نەبوون. باوکت ئیشوکاری چیە کرد؟ باوکم ئیشوکاری لە بیدایە تا ئیشوکاری موتابچێتی بوو. لە ماڵەوە کارگەی هەبوو، کارگەی شیکردنی مو، دوایی کردنی بەبەن، ئەو بەنا بەکارهێنرا جاران کۆن بۆ دروینی کۆپان و جەواڵ و ڕەشکە و ئەم جۆرە شتانە. لە هەمان کاتیشا پێچاڵیان هەبوو، هینیان دروزە کرد، خەراریان دروزە کرد بەو پێچاڵە. ئەو خەرارە ئەو کاتە ئەبرایە بازار کە کاتی فەحسی تووتن ئاهات، تووتن ئەکرایە ناو ئەو خەرارانەوە، چونکە ئەو خەرارانە شاژ بوو، ئەبوایە ئەو تووتنە هەوای وەرگرتایە، بۆیە ئەو خەرارانە تووتنەکانیان ئەکردە ناو ئەو خەرارانەوە. بەڵێ مامۆستا و کارە لە بیرەوەری تۆیا هەبوو، تۆ قەت ئیشت کردو لەگەڵ باوکت لەو کارە؟ من بەڵێ مناڵ بووم، یارمەتی ماهان، بەڵام ئەوە نەبوو کە ئەو ئیشەی زۆرە بکەم، بەڵام یارمەتی ماهان، دایکم یارمەتی ئاهان لە ئیشی ئەو شتانە. هەروەها زۆر کەس لە کارگەکەمانە ئیشی ئەکرد لە کۆنەکان، ئەوانەی کە ئیشیانە کرد مەتی ئەڵاوێردی بوو، سلیوە بوو، نەجیب شەمعون بوو، ئامۆزام، ئیتر ئەمانە نیسان موسا بوو، ئەمانە هەمویان لە بنەماڵە مەسیحیەکان و لەوێ لە بنەماڵە مەسیحیەکان. جگەلەوە لە بنەماڵە ئیسلامەکانیش هەر لەوێ ئیشیانە کرد. لە پێچاڵەکە یەکێکە بوو ناوی سەعی بەرزنجی بوو، ئێستاش لە بیرمە، مەعەدەل هەر لە ماڵی ئێمە ئیشی پێچاڵەکەی ئەکرد. زۆر باش مامۆستا، ئەمە وێنەیەکی خێزانی ئێوەیە، دیارە وێنەی ساڵی 1930 گیراوە، هێشتا جەنابەت لە دایک نەبووی ئەو کاتە، بەڵام وێنەیەکی زۆر جوانی خێزانی ئێوە دایکت و باوکت و خوشک و براکانتن. بەڵێ ئەم وێنەیە زۆر کۆنا، لە ساڵی 1930 ئەمە وێنەی باوکمە، ئەمە وێنەی کوڕە گەورەکەیەتی ناسر، ئەمە دایکمە، و ئەمە خوشکە گەورەکەم ڤیکتۆریایە، ئەمیش خوشکە بچووکەکەم نەجیبەی ناوە. ئێوە چەند خوشک و برا بوون مامۆستا؟ ئێمە دوو خوشک و سێ برا بووین، کاک ناسر و کاک شەوکەت و ناسر و شەوکەت و من و ڤیکتۆریا و نەجیبە. کەسیان لە ژیان نەماون خوشک و براکانت؟ لە ڕاستیە کەسیان لە ژیانان نەماوە. بەداخەوە
ڕۆحیان شادی و تەمەنی جەنابەت درێژ بێ مامۆستا گیان. مامۆستا وێنەیەش وێنەیەکی زۆر جوانە لەلای من، دیارە ئەمە وێنەی ئاهەنگێکە ساڵی 1950 گیرەوە، بەڵام باوکت زۆر دڵی خۆشە و هەڵەپەڕێ. ئەمە وێنەی ژنێنانی ناچری برامە، ئەمە خێزانەکەیەکی. ئەمەش باوکم بەوەی ئەوەی کەوا کوڕە گەورەکەی ژنی هێناوە هەڵەپەڕێ لە خۆشییان. وێنەیەکی زۆر جوانە کوردەواری و ئاهەنگی ئەو کاتەی سلێمانی ساڵی 1950. دیارە بەداخەوە باوکت زوو کۆچی دوای کردووە لە 1950 بەهۆی نەخۆشیەوە تووشی ئیفلیجی بوو، 2 ساڵ لە ماڵەوە کەوتبوو، تر دایکم خزمەتیە کرد. بەداخەوە ڕۆحی شاد بێ. ئەم وێنێ ژوێنێکی دایکتە و ئەوەیان چیە لەگەڵیان؟ ئەمە وێنەی دایکمە، ئەمیش باجی کوڵناسیان پێوت، یارمەدەری دایکم بوو، یانێ لە ئیشی بۆ کاری بۆ کرد. کاری بۆ کرد. دیارە باوکت موالیدی 1990. بەڵێ. ئەمە تەسکەرەکەیەتی با بڵێن، ناسنامەی باری شارستانی دەفتەر نفوسەکەیەتی کە تا ئێستا ماوە. ئەمە ینی زۆر زۆر کۆنە تاریخەکەی کە ناوەکەی نووسرا و ساڵی 1990 لە دایک بووە. بەڵێ. شێکی باشت کردوم دۆکمنتانت لای خۆت هەڵگرتووە. هەموویم گڵاوە. دیارە بەهۆی دەست و خەت و هینی ئەو سەردەمەوە هەندێکیان ناوەکانی بەڕاستی نەنووسراوە، تا ناوەکانیشیان بەغەڵەت نووسراوە. بەڵێ. بەڵام دۆکمنتێکی جوان. ئەمە شەر هی دایکتە با بڵێن کە موالیدی 900 بووە. بەڵێ وا بوو. دۆکمنتێکی جوان و دەفتەر نفوسی ئەو ساڵانەی سلێمانیە. مامۆستاگە بێمە سەر وێنەی خۆت. ئەم وێنەیە پێما بێ تۆ لە 1930 لە دایک بوویت. ئەم وێنێژ وێنێکی تۆیە تەمەنی هەرزەکاریە تەقریبەن تەسەوڕەکەم پەنجاکان بێ ئەوە. بەڵێ لە پەنجاکان هەیە. ئەمە وێنەی منە وەختی خۆی گیراوە، لە ماڵی خوشکەکەم گیراوە. مامۆستا لە قوتابخانەی گۆیژە چیتە مەکتەب؟ بەڵێ لە ساڵی 1945 چوومە قوتابخانەی گۆیژەی کوڕان. گۆیژەی کوڕان ئەو کاتە پشت مەکتەبی فەیسەڵیە بوو، لەسەر جادەی مەولەوی ئێستا بازاری سیروانە. ئێستا بازاری سیروانە. ئەو کاتە غەفوری مەلا عەلی خوا عەفویکە بەڕێوەبەرمان بوو. غەفوری مەلا عەلی مامۆستایەکی بەتوانا و بە قابلیەت بوو، بەڕاستی زۆر جددی بوو لە ئیش و کاریە، هەتا لەم ئەخیرەشا بوو بە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیش پێشەوەی ئەمری خوا بکات. هەموو سەرەتایت لە گۆیژە تەواو کرد؟ ماوەی 6 ساڵ لە مەکتەبی گۆیژەم تەواو کرد. دوای لێەوە چوومە چانەوی سلێمانی. ئەو کاتە مامۆستا سامی حسێن نازم بەڕێوەبەرمان بوو. ڕۆحی شاد بێ. مامۆستا سامیش خزمەتێکی گەورەی کرد لە بواری پەروەردە. خزمەتێکی زۆری کرد. زۆر ڕاستە. ئەم وێنەیە وێنەیەکی جەنابتە لەگەڵ دایکیت. ئەمە خامە کۆنەکەی خۆمانە کە لە چاموکەرانە. ئەمە وێنەی دایکمە. ئەمیش نەدیم داود عەلەکەیە. ئەمیش تۆنی جانی. ئەویش خزمی خۆمانە. لەکوێ بوون ماڵتان مامۆستا لە ساموکەران؟ ماڵمان بەرامبەر ماڵی کەریمی عەلەکە، بەرامبەر ماڵی حەمەد ساڵح دیلان. نزیکی کەنیسەکەش بوون؟ مەسیحیەکان هەمووتان لەو ناوچەیە کۆبوونەوە. ئەو کاتە ئەو گەراجە نەبوو، دەشتایی بوو لە بەردەممان، هەچۆڵ بوو. ئەم وێنێش مامۆستا وێنەیەکی هەمان شت. ئەمە وێنەی خۆمە لەگەڵ دایکمە بەیەکەوە لە ماڵە کۆنەکە هاووین. دیارە کۆمەڵێک وێنەی جەنابتم لاهی قۆناغی جیاوازی تەمەنی تۆیە. ساڵانێک لەسەر لەم وێنەیە. ئەم وێنەیە وێنەیەکی گەنجیە، ساڵی 52 53 لەو دەورە. هەمان شت. قژ زۆر و سمێڵیشت داناوە، بەس فترەیەک مامۆستا ئەو کاتە قژم ئاوا پڕ بوو. ئێستا لەخوا پێی مۆدیلی ئەو ساڵانە مامۆستا نییە ئەو تۆزەش ماوە. هێشتا زۆری پێوە مامۆستا. ئەمەیان
لێرانە سمێڵت لا بردووە و ستایلەکەت گۆڕیوە. بەڵێ ئەمە ساڵی هەفتا و پێنج و ئەمانەیە. بەڵێ مامۆستا لە دوایەوەی کە ئامادەی سلێمانی تەواوەکەی پێما بێ خولێکی پەروەردەی ئەبینی و دواترەبی بە مامۆستا ئامادەیم تەواو کرد اینجا چوم خولی پەروەردەی بۆ ماوەی ساڵێک خولەکەم تەواو کرد لە 6/2/1961 دامەزران بۆ قوتابخانەی بێستانسوور بە مامۆستا. یەکەم دامەزرانم کە چوم ئاوێ مودی بەڕێوەبەرەکەی گواستیەوە من چوومە جێ ئەو بووم بە بەڕێوەبەر ماوەی 3 ساڵ لەو قوتابخانەیە 1960 مامۆستا بێستانسوور بەڵێ قوتابخانی تیابوو قوتابخانەی تیابوو پێشەوەژە تیابوو چونکە بەڕاستی کوێخای دێەکە کوێخا عومەر زۆر حەزی بە خوێنن نەکرد و زۆر ڕێزی لە مامۆستاکانە گرت و حەزیە کرد هەموو خەڵکی دێکە فێری خوێنەواری بن بۆیە هەر لە کۆنەوە هەوڵیا قوتابخانە دایمەن لەو بێستانسوور هەبێت. ئەمە وێنەیەکی و ساڵانەی مامۆستاکە لە بێستانسوور بووی ئەوانە کێن لەگەڵت؟ بەڵێ ئەمە مامۆستا مەلا عەبدوڵڵا بوو مەلای گوندەکە بوو. باشە. ئەوی کەسیان مامۆستا یاسین قار بوو مەلا یاسین ئەویش مامۆستا بوو لەگەڵتا. لە دوای ئەو 3 ساڵە گەڕایتەوە بۆ سلێمانی؟ گەڕامەوە بۆ سلێمانی چوومە قوتابخانەی سەرشەقامی 2 لە شیوی جوولەکان. دوایی ناوی مەکتەبەکە گۆڕا کرا بە مەکتەبی کوردی خوا عەفویکە کەریمزەند مامۆستا کەریمزەند کردی بە ناویەکەی گۆڕی کردی بە کوردی بە ناوی مستەفای کوردی. بەڵێ چەند ساڵ لە مەکتەبی لە قوتابخانەی کوردی 26 ساڵ لەوێ مامەوە بە مامۆستایی و یاریدەدەری و بەڕێوەبەری. هەموو قۆناغەکان ئەم وێنەیە هەموو قۆناغەکانم لەوێ زیاتر بردەسەر. ئەم وێنەیە وێنەیەکی مامۆستایانی قوتابخانەی کوردی لە گەڕێکی جوولەکان 6/11/1967 پێما بێ مامۆستا کەریمزەندیشی تیا وێنەیەکی زۆر مێژووی و جوانە. بڵێ ئەمانە هەمووی دەستەیەک لە مامۆستای چاک و خوا عەفویان کە جورویان نەماون. کەسیان لێ ناسیت مامۆستا؟ بەڵێ ئەمە مامۆستا حسێنە ئەوە منم ئەوە کەریمزەندە ئەو مامۆستا عەلیە ئەمە زایری ئەحمەد سەوزە ئەمە مامۆستا جەلالە ئەمە ئەنوەر کاکەیە. وێنەیەکی جوانە. ئەمە وێنێش وێنەیەکی مامۆستا عەبدوڵڵا میدیایە و جەنابەتی و کۆمەڵێک مامۆستای ترن پێما بێ کۆبوونەوەی باوکان و بڵێ ئەمەش کۆبوونە عەبدوڵڵا میدیا ئەوە منم ئەوە مامۆستا عەلی حەسەن مەجیدە ئەوەی کە لەو سەرژیەکەم کە دانیشتووە ئەو مامۆستا ئەنوەر فەخریە ئەو کاتە بە مشرفی تەربەوی بوو پێشەوەی بێ بە بەڕێوەبەری پەروەردە. ساڵانێکی زۆر خزمەتی گەورەیان بە بواری پەروەردەکردە و پەروەردە بەڕاستی ناڵێم هەمویان ئەو مامۆستای کۆنانە هەمویان دڵسۆز بوون خزمەتی گەورەیان کرد. بەڵێ ئەم وێنەیە هەر وێنەیەکی مامۆستایانی قوتابخانەی کوردیە ساڵی 1969. بڵێ هەمان شت هەمان ئەمە بڵێ ساڵی 1969 مامۆستا کەی بووی بە بەڕێوەبەر لەوێ؟ دوای عەبدوڵڵا میدیا کە ئەو بەڕێوەبەر بوو من یاریدەدەر بووم. عەبدوڵڵا میدیا خۆی خانەنشین کرد ئەمرەکەیان بۆ دەرکردم من لە جاتی ئەو بووم بە بەڕێوەبەر بۆ ماوەی 3 ساڵ. بەڵام ئەو ماوەی 3 ساڵە بەڕاستی زۆر بە ناخۆشی بردمە سەر لەبەر زروفی ناهەمواری شارەکە لەبەرەوەی بەعز بەڕاستی زەختی خستبووی نەسەر بۆ ئەوەی بچینە ژێر ڕکێفی ئەوان. منیش ئەوەم قبوڵ ناکرد
عریزەم ما هەموو ساڵێک عریزە ما ئەچووم بۆ تربیە ئەموت بابە من واز لە مدیری ئێنم ممکن بە مامۆستا لە مەکتەبێکی کە هەمویان ئەیانوت تۆ مامۆستایەکی وای تۆ بەڕێوەبەرێکی وای تۆمان لەکوێ دەزەکەوێ وەکو تۆ خەڵک واستەکە بە مەعاون تۆ مدیری بۆچی ئەتە ئەموت سەحەتم تەواو نییە و ئێتر شتم پەرچم پێ نام ڕزگارم بێ ئێتر دوای 3 ساڵ ئەخیرەن منیان گواستەوە بۆ یاریدەدەری قوتابخانەی سیڤەر لە گەڕێکی ڕزگاری ماڵیشمان لە گەڕێکی ڕزگاری بوو سیڤەر ئەو کاتە کە کرایەوە فەتحی تازە بوو ئەنجا مامۆستا فواد محەمە عەلی بوو بە بەڕێوەبەر من لەگەڵ یاریدەدەر و لەگەڵ مامۆستایەکی کە حەمەلەتیف حەمە ئەمین ئەویش یاریدەدەر درێژت بە درێژەم بە ئەزمموی مامۆستایەتی دیاوە ئەم وێنەیە وێنەیەکی توێ لەگەڵ قوتابیەکاندا ساڵی 83 بەڵێ ئەمەش لە مەکتەبی کوردیە وێنەیەکی زۆر جوانە تۆ خوێندکارەکانت ئەم وێنەیەش مامۆستا هەر مامۆستایانی قوتابخانەی کوردین ساڵی 74 جەناب تو مامۆستا شێخ خایر و کۆمەڵێک کەسایەتی تریتیایە بەڵێ زۆر لە مامۆستاکان مامۆستاکەی خانەنشین بوویت من لە ساڵی 2005 خانەنشین بووم من 2 جار خۆم خانەنشین کرد لە ساڵی 91شا خۆم هێنە حەفۆ لە ساڵی 90 خۆم خانەنشین کرد پێشەوەی مودەتی خانەنشینیم بێت ئەویش هەر لەسەر جەیشی شعبی و جلیان بۆ هێناین و وەرن ببن بە جەیشی شعبی و وەرن خەفارەت بگرن و وەرن تەمرینکەن وتم من تاقەتی ئەم ئیشەم نییە خۆم خانەنشین کرد بە 200 دیناری سویسری ئەو کاتە دوکانێکم دانا لە سەر جادەی سالم لە عیمارەی عەتار چەرە سات و جگەر ئەو شتی وامتیا ئەفرۆشت وردە وردە خۆم بەوە خەریک کرد هەتا ساڵی 1990 دوای ڕاپەڕینەکە زۆربەی مامۆستاکان گەڕانەوە منیش لە 1994 گەڕامەوە سەر کارەکەم بۆ هەمان جێگا لە مەکتەبی سیڤەر بە یاریدەدەر هەتا 2005 لەوێ بووم و خانەنشین کرا 43 ساڵ تەقریبەن خزمەتم هەبوو تەمەەن درێژ بی و ئەو خزمەتانت مامۆستا مێژوو ئەینووسێتەوە بۆت بە تایبەتی ئەو هەڵوێستانت کە ئاوا چەند جار لە بەڕێوەبەری لا دراوی هەر ئەسڵەن وازت لە مامۆستایەتی هێناوە لە بەرەوەی ئیمزاد بۆ ئەوان نەکردووە ئەوانە هەمووی جێگەی شانازیە بەڕاستی ئەمە وێنەیەکی قوتابخانەی سیڤەرە پێما بێم ئەمە قوتابخانەی سیڤەرە لەگەڵ دەستەی مامۆستایان هەمویان و وێنەی سەردەمانی مامۆستایەتیت زۆرە بەس فریان ناکەوین سێری هەمویان بکەین مامۆستا پێشەوەی پێم خۆشە بێکەوە بچین بۆ کەنیسەی مریەم عەزرا لە گەڕێکی سابوونکەرانیان لە گەڕێکی گۆیژاوە لەوێ باسی مێژووی بنە ماڵە مەسیحیەکان و هەندێک لەو بابەتانی کە گرنگن باسی بکەین بەس پێشەوەی بچین بۆ ئێوە پێم خۆشە پرسیارێکی لەسەر ژیانی تایبەتیت لێ بکەم تۆ ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکهێناوە من ساڵی 1975 لە 14 حوتی 1975 لەگەڵ کیە؟ لەگەڵ عاترە نوێل کە لە ئەسڵە خەڵکی مووسڵە تۆ لێرە ئەو لە مووسڵ چۆن یەکتان ناسی؟ چۆن یەکترمان ناسی دکتۆرە نەوالی سەیدەلی ڕەنگە ناوی بیست بێت یەکەمین ئافرەت بوو لە سلێمانی کە سەیدەلی دانا لە ساڵی 1968 ئەنجا ئەو مێردی کرد بە بەدری نوێل ئەویش کە مهندس بوو لە خەڵک لە ئەسڵە خەڵکی مووسڵە مەسیحی مووسڵە نەقڵ بوو بووە سلێمانی ئیتر ئەو دوانە بەیەکەوە سوتفا دکتۆرە نەوالی سەیدەلیش ئەبێ بە ئامۆزەزای باوکم باش خزمە لەگەڵمانە ئیتر پێیان وتم بۆچی ژن نایەنی و ئەمانە دایکی دکتۆرە نەوال منی زۆر خۆشەویست ژنی ئیسحاق ئەفەندی ئیسحاق عیسا
ئسحاق کە عەلەکەیان پێوت بەڵام خۆی لە دایکەوە عەلەکەیە ئسحاق. بەڵێ ئسحاقی سەرافە ئامۆزای باوکمە. ئیتر وتی بۆ ژنایەنی منیش وتم وەڵاهی ئیتر وتیان کێگەیە وایە خوشکی کاک بەدرێ و خەڵکی مووسڵ و ئەمانە. وتم ئەگەر ئێوە ڕازین قەیچیەکە منیشمان نابینێ. ئیتر بوو بە پێشەوەی بیبینیت؟ پێشەوەی بیبێنم. ئیتر براکەی کاک بەدری تەلەفۆنی لەگەڵ دایک و باوکیە کرد و وتی شتێکی وایە بژێینەوە ئەمانە. ئیتر بوو بە نسیب. تەمەند درێژ من خی گەورە بۆ یەکتان بێڵێ ئەم وێنەیە وێنەیەکی ئێوەیە دیارە ئەو ڕۆژەیەکە هاوسەرگیریتان کردووە. بەڵێ ئەمە ڕۆژی هاوسەرگیریەکەمانە لە مۆسڵ کردمان لە کەنیسەی ئومەلمەعونە. بەڵێ ئەم وێنێش پێما بێر هەمان ڕۆژە 6 دوی ساڵی 1975 هەر ئەو مەراسیمەیە کە هەمووتان پێکەوە. بەڵێ ئەمە مەراسیمی هینای پێڵێن ختوبەیانێ داواکردن و ئەمانە بوو. ئەمە مووسڵە و خێزانی هەردوو لا لەگەڵتان لەم لەگەڵ ئەم هاوسەرە چەند مناڵتان هەیە مامۆستا؟ لەگەڵ سێ مناڵمان هەیە، سێ کوڕمان هەیە. کوڕە گەورەکەم زانا 76، دیلا دانا و 82، دیلانیش 84. تەمەند درێژ من هەمویان ناوەکانیشان کوردیە مامۆستا، هەموو مناڵەکان نای کوردیت لێناوە؟ بەڵێ ئێمە خۆمان هەر هەموو ژیانمان بە کوردیەتی بردووەتە سەر. تەمەند درێژ من ئەوە تۆ خێزانەکە خێزانتن بێکەوە. ئەم کۆبوونەوەیەکی مامۆستا کەنیسەی ئومەلمەعونە 14/7/75 ئەوە چییە؟ ناو کەنیسەکەیە. باشە. ڕۆژی زەواجەکەمانە ئەمانە کە داوەت کرابوون هاتن بۆ ڕۆژی وەکو میوان. وەکو میوان داوەت کرابوون. وێنەیەکی جوانە لەو ساڵانە. ئەم وێنەیەش ساڵی ئەمە وێنەی شەوکەتی برامە، ئەمە وێنەی باوکی ئاترەیە خێزانمە، ئەمە مامۆستا ئیسحاقە، ئەمە شەمۆن داودە وەختی خۆی لە کارەبای سلێمانی کە دامەزرا 949 ئەم لەوێ فۆرمەن بوو لە بدایەتە کارەبای دیسی بوو لە گەڕێکی مەسیحیەکان بوو. مەکتەبی مەحوی ئێستا ئەو کاتە مەحەتەی کارەبا بوو. ئاشی ئەلەکتریکەکەیان پێوت. زۆر تەواوە. ئەم وێنەیەش مامۆستا وێنەیەکی تۆ مناڵەکانە پێم وابێ؟ بەڵێ من و مناڵەکانمە. ئەوە کوڕە گەورەکەمە، ئەمە کوڕە ناونجەکەمە دانا، ئەمیش دیلانە. کەسیان لای خۆت نەماون مامۆستا وایە؟ بەڵێ ڕۆشنوتە ماڵ و حاڵی خۆیان. هەر یەکە ماڵ و حاڵی خۆیەتی. ئەمەیان لە سوید دەژی، ئەم دوانەشیان لێرەن. زانا ئەوەتا نزیکە ماڵەکەی لای خۆمە، دیلانیش هەر نزیکە لەم سەرەوە. تەمەند درێژ من چەند نەوەت هەیە؟ زانا سێ کوڕی هەیە، دیلانیش 2 کوڕی هەیە، داناش کوڕ و کچێکی هەیە. تەمەند درێژ من ئینشەڵا بەینە چۆنە لەگەڵ مناڵەکانە؟ وەڵاهی ئێمە ژیانمان بەوانەوە ماوە. ئەمڕۆ بینیم زۆر بینتان خۆشە بێکەوە. ئەوەی دێمە هەفتەی 2 ڕۆژ لە ماڵی ئێمە، ماڵی بابە گەورەیە. تەمەند درێژ من خی گەورە ئێوەیان بۆ بهێڵێ. ئەوە شەر وێنەیەکی خێزانیە. بەڵێش ئەمە وێنەیەکی خێزانیە. ئەمە خوشکمە، ئەمە مێردیەتی جوبرایل، ئەمە ئومێد کوڕی خوشکمە، ئەمی شەهید کرا بە گولەی وێڵ لە کاتێککە پێشمەرگە لەگەڵ ناوی چیە قوواتی خاڵسەیە لە دەرەوە لەگەڵ عەسکەرە شەڕی ئەکرد. ئەشکان عەسکەر ئەهاتنە ناو شار، ئەکەوتنە ناو شارەوە، تەقییانەکرد ناو شار. شلم کوێرم ناپارێزم،
مستەقیان لە خەڵگە کرد بەبێ قەید و شەرت. ئەنجا یەکێ لەو گولانە بەر ئەم برازایەم کەوت کە ئەوە وێنەکەیەتی بەداخەوە ئەوەیانە بەڵێ بەڵێ ئەمەیە پێم ئاوە بەداخەوە کە ئەم کوڕە گەنجە 28 ساڵ بوو تەمەنی خریجی جامعە و ئەسکەر بوو لە عەسکەری گەڕابووەوە بە ئیجازە سوتفا گولەیەکی وێڵ بەرسەری کەوت و هەتا گەیان مستەشفای ڕەشیدی عەسکەری لەوێ ئەمری خوای زۆر بەداخەوە ڕۆحی شاد بێ ئێمە وەستاجان ئێمە وچانێکی کورد وەرەگرین بەیەک و پشوویەکەین و ئەچین بۆ کەنیسەی مەریەم عەزرا. باش چۆنتان پێخۆشە بەسەر زۆر باش. خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ مامۆستا لەتیف پۆڵس بەردەوامە بین لەگەڵتان. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وەنەگرافی و لەگەڵ مامۆستا لەتیف پۆڵس سەراف بەردەوامین لەگەڵتان. مامۆستا ئێستا هاتوونێتە کەنیسەی مەریەم العەزرا لە گەڕێکی گۆژەی شاری سلێمانی کە پێما بێ کۆنترین کەنیسەیە کە لە شاری سلێمانی بنیات نرابێ. من پێم خۆشە باسی ئەومان کرد کە مەسیحیەکان هەر لە سەرەتای دروستبوونی سلێمانی وەکو هەموو بنەماڵەکانی تر کۆمەڵێک بنەماڵی مەسیحی هاتوونەتە سلێمانی، بەڵام ئەم کەنیسەیە لە 1862 بنیات نراوە و دروستیان کردو بەم شێوەیە. پێم خۆشە باسی ئەو بکەین پێشەوەی بێنە سەر ئەم کەنیسەیە. لە پێش دروستکردنی ئەم کەنیسەیە مەسیحیەکانی سلێمانی لەکوێ مەراسیم و ئادای ئاینی خۆیانیانە کرد؟ بەڵێ پێشەوەی ئەم کەنیسەیە دروست بێ مەسیحەکانی سلێمانی تەقریبەن 15-20 ماڵ بوون، خانوویەکی بچووکیان گرتبوو کردبوویان بە کەنیسە بۆ خۆیان نوێژ و ئاینی خۆیان پەیڕەوی خۆیان پێکرد. لایەوە کە کەنیسەکە ژمارەیان زیادی کرد هەرچیان کردکەوە پێویستیان بە بیناکردنی کەنیسەیەەکە، ئەنجا بینیان لەوە کردەوە ئەم کەنیسەیە لێرە بیناکەن. لە 1862 ئەم کەنیسەیە چێ دروستی کردووە، چۆن دروست کراوە بەپێی بیرەوەریەکانی جەناب دیابا بڵێن بەپێ و بە دووەداچوونەی مێژوویانی کە بۆت کردووە؟ ئەم کەنیسەیە لە ساڵی 1862 لەلایەن خێرخوازێکی مەسیحی خەڵکی سنا کە ناوی شەماس یەلدا بوو، ئەو تاجر بوو لەگەڵ کەریمی عەلەکە بەیەکەوە تجارەتیان هەبوو، بوون بە هاوڕێ و دۆست و ئەو کاتە لێپرسراوانی مەسیحیش لە سنە داهەنیشتن، پەترەک و مەترانی سنا. ئەمریان کردکەوە کەنیسەیەک لێرە بیناکەن، ئەنجا ئەو شەماس یەلدەیە هات دەستی کرد بە بیناکردنی ئەو کەنیسەیە. لە سەردەمی با بڵێن وەکو باست کرد خێرخواز کەسایەتی مەسیحی کەریمی عەلەکە با بڵێن لەگەڵ ئەو وەستایەکە هاتووە، پێما بێت دواتریش ئەبن بە زاوا و خەزوور بەیەکەوە. بەڵێ ڕاستە، لەبەرەوەی هاتوچۆی بازرگانیان زۆر بەتیم بوو. کەریمی عەلەکە باوکی کەریمی عەلەکە ئەلیاسکە ئەو پێشەوە پێش کوڕەکەی هاتوچۆی سنەیە کرد کە کەریمی عەلەکە چووە سنا چاوی بە کچی ئەم شەماس یەلدایە کەوت، بە باوکی وتی ئەمەوێ بۆم داواکەی، وتی باشە بەسەر چاو، ئیتر بوو بە نچیبی. هەر ماڵیشان لێرێت دیارە نزیکی کەنیسەکە خانووەکە ئێستاش ماوە. بڵێ وەکو کەسایەتیشی مەسیحی کە ساڵانێک ڕۆڵی هەبوو، هەموو وەزیر بووە، هەموو کەسایەتێکی خێرخوازیش دەوری بینیوە. دیارە ئەم کەنیسەیە وەکو بینا ئێمە کە ئەمڕۆ هاتین بەڕاستی بۆ ئێرە
هەرچەنە بیناکە لە ژێر نۆژەنکردنەوەی ویسمان لە هۆڵە گەورەکە بەرنمەکە بکەین بەڵام دیارە خەریکی کاری نۆژەنکردنەوە بەڵام ئەوی کە من تێبینیم کرد ماشەڵە زۆر قەرەباڵخە چەند هۆڵی تایە هەمووی گەنجی تایە و کۆرساتی تایە و یعنی خەڵک لێرە ئەخوێنێ هەموو ئەو گەنجانە لێرن زۆر قەرەباڵخە ئێرە بەڕاستی بەڵێ بەوەی ئەوەی ئەم قەشەیە کە لێرەیە قەشە یەنسی ناوە یەنس پێترۆس خۆی لە ئەسڵا ئەڵمانی و سویسریە دایکی باوکی ئەڵمانیە دایکی سویسریە ئیتر لەوێەوە هاتووە چەند ساڵ چووە ئیتالیا لەوێ لاهوتی خوێن هەموو کەسێک کە ئەبێ بە قەشە ئەبێ چەند ساڵێک لاهوت بخوێنێ کە لاهوتی خوێن هاتە سلێمانی لێرە مەترانی کەرکووک ئەو کاتە لەوی چاکۆ بوو کردی بە قەشە لە سلێمانی و لێرە داینا ئیتر لەو کاتەوە ئەم قەشەیە هەوڵی ئەوەیەتی دائیمەن حەزی بە دیکۆر و بەشتی کۆن و ئەمانە لەسەر دیکۆراتی دەستی کرد بە بیناکردنی ئەمانە لەسەر چالاکە و خزمەتی کردووە خزمەتی ئەم پیاوە تەسەوڕ ناکەی ئەوە نە بە خزمەتە قوتابخانای کردوتەوە بۆ یەزیدیەکان بۆ ئاوارەکان کاتێک کە ئاوارەکان لە مووسڵەوە هاتن پیکابێکی پێبوو ئەچوە ئالوەکەوە پڕی ئەکرد لە خواردن و مەسبووی دانن لەو کاتیشەوە ئەم پیاوە هەر خەریکی دەورات و هەموو جۆرە دەوراتی زمان و ئینگلیزی و کوردی و عەرەبی جگە لە دەوراتی سناعی و ڕاستە ئێستاوە تا کەنیسەکە پڕە لە دەوراتەش بۆ هەموو کەسێکە بێ جیاوازی ئاین بە بێ جیاوازی نەتەوە هەمووشی بەلاش هەمووشی بە خزمەت تەنها ئێوێ خزمەت بکا بەس هیچی کەنیەتت هیوای سەرکەوتنی بۆ خوازین مامۆستا دیار ئەم کەنیسەیە بە کۆمەڵی قۆناغی مێژوویە ڕۆشتووە هەم لە ڕووی بیناوە هەم لە ڕووی شێوازی بنیاتنان و ئەوانەیەوە بنەوەی کە ئەمێ باسی بکەم بەڕاستی ڕۆڵی جەنابی مامجەلالە لەگەڵ ڕۆڵی خاتوو هێرۆی برای مەحمەد کە لە دوای ڕاپەڕین ئەم کەنیسەیە نۆژەن ئەکەنەوە جارێکی تر و دواتریش هەر جەنابی مامجەلال ڕۆڵی هەبوو لە دروستکردنی کەنیسەیەکی گەورەتر لە شاری سلێمانی تۆ ڕۆڵی ئەو چۆن ئەبینی لە هاوکاریکردن و خزمەتکردنی مەسیحیەکانی سلێمانی لە ڕاستیە مامجەلال وەکو باوکێکی خۆمان سێرمانە کرد ئەنجا مامجەلال ئەو پیاوە بوو بەڕاستی هیچ جۆرە جیاوازی ئاین و مەزهەب بوو لەلا نەبوو و ڕێزێکی تایبەتی مەسیحیەکانی زۆر ئەگرت ئەیوت لەبەرەوەی ئێوە کەمینەن ئێوە بنیاتنانی ئەم وڵاتەن لە ئەساسا ئەبێ ڕێستان لێ بیگیرێ و هەچ کێشەیەکیشتان هەبوو وەرن بە من بڵێن من ئەبم بە پارێزەری ئێوە وەکو مەحامیەک دیفاعتان لێ ئەکەم ئەوە ناخۆشەویست بوو هەموو جەژنێکیش کە ئەگەر لە سلێمانی بووایە لە سەری ساڵ لە جەژنا ئەهات بۆ لامانەدا ئەنیشت و قسەی خۆشی بۆ ئەکردین و خوا عەفوی کە بەڕاستی جێی داخە بەڵام ئیتر ئەمە ژیانە ڕۆحی شاد بێ خزمەتێکی گەورەی کردووە لەو بوارە ئەم وێنەیەکی جەنابتە لەگەڵ جەنابی مامجەلال و ئەوەی تر شیە لەگەڵ خوری ئیبراهیم قەشەی سلێمانی ئەو کاتە من لوژنەی کەنیسە بووم لەگەڵ ئەم مەترانە بەیەکەوە لەگەڵ جەماعەتێکی کە بەیەکەوە ئەچوین دیدەنیمانە کرد ئەگەر هەچ پێویستیەکیشمان بوایە زوو بۆی جێبەجێ ئەکردین بەبێ دواکەوتن ئەم کەنیسەیە لە ساڵی 1990 سووتا ئێمە خۆمان ویستمان نۆژەنی بکەین مامجەلال و هێرۆخان بیستبوویان کە ئەم کەنیسەیە سووتاوە خەبەری بۆ ناردین کەس دەستکاری نەکا هەمووی من خۆم بۆتان چاگەکەم بەبێ ئەوەی
کەس حەقی نەبێت چۆنتان بێ ئەوە بۆتان چاکەکەم. هەموو ناو قاعەکەی سوتا بوو، هەموو دیوار و شتەکانی هەمووی چاک کرد و فەرشیەی بۆ داناین و پەنجەرەکانی هەمووی گۆڕی بە گوێرەی پێویست. خواڵ ناگرێ مام جەلال و هێرۆخان مەعەدەل دەست ئەگەیان لە برا مەسیحیەکانمان بوو. ئەی دروستکردنی کەنیسەی ماریوسف. کەنیسەی ماریوسف ئێمە ئەرجێکمان وەرگرت لە ڕێ حکوومەتەوە لە ماریوسف لە گەڕێکی ئەندازیاران تەنش سەقافەی جەماهیری. ئیتر زانیمان کە ئەم کەنیسەیە بچووکە و بەشمان ناکا، نیازمان هەبوو دەست بین بە بنای ئەو کەنیسەیە. مام جەلال ئەمری کرد، وتی من خۆم بۆتان بیناکەم، نەخشە و خەریتەوەمانە لەهەن بەکری قەسابەوە بۆی کرا را بە مقاولە عەلا ئەساس ئەو بیکا. دوایی ئەو نەیکرد یای بە جەمعیەی سەقافەی مەسیحی سلێمانی مامۆستا فواد ئەسکەندەر سەرپەرشتیاری ئەو جەمعیە بوو. دەستیان کرد بە بیناکردن تا هەیکەلەکەی تەقریبەن تەواو بوو نیوەی مایەوە. ئیتر یەک تۆز پارە نەمابوو، ئیشەکە وەستا. دوایەوە جارێکی کە دەستیان کرد هەر لە ڕێی مام جەلالەوە دەستیان کرد بە بیناکردنی و تەواوکردنی کەنیسەکە لە 2004ەوە ئەفتتاح کرایەوە. بەڵێ دەستەکانە خۆش بێ، ڕۆحی جەنابی مام جەلالی شاد بێ، بەڕاستی جێدەستی دار بوو هەموو کاتێک لە خزمەتی کەمینەکان هەم لە کوردستان هەم لە تەواوی عێراق شەو ساڵانی کە ساڵ پیاوی وا کەم ڕۆحی شاد بێ و جێگەی بەهەشت بێ. مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی جەنابتە لە ناو حەوشەی ئەم کەنیسەیە گیراوە. بەڵێ وێنەیەکی کۆنەی شەستەکانە لە حەوشەی ئەم کەنیسەیە گیراوە لە ساڵی شەستەکانە. ئەمە قەشەی یوسف پەریە، ئەمە ناسری برامە، ئەوەش منم دانیشتوین لە ناو حەوشەی کەنیسەکە. وێنەیەکی جوانە. ئەم وێنەیەش هەر وێنەیەکی سەرەتای ساڵی شەستەکانە، کۆمەڵی کەسایەتی مەسیحیە. بەڵێ قەشەی یوسف پەری دەورێکی باڵای هەبوو لە پێکەوە ژیان لەم شارەدا، لەبەر ئەوەی بەڕاستی کوردێکی دڵسۆز بوو، کوردپەروەر بوو، لە حزبا بوو، لە حزبی پارتی دیموقراتی کوردستانی بوو و لەگەڵ هەموو خۆشەویست بوو لەلایەن هەموو برادەرانی خەڵکی سلێمانیەوە. ئەم وێنەیەش وێنەیەکی مەراسیمێکی خێزانە مەسیحیەکانی ئەو ساڵانەی شاری سلێمانی دیارە لە کەنیسەکە. ئەمەش هەر لە ماو ئەم کەنیسەیە بوو. ئەمەش مەراسیمێکی ئاینیە، عیمادی ئەو مناڵەیە. عیماد لێرە هەموو کەسێک کە لەدایک ئەبێت دوای ماوەیەک عیماد ئەکرێت، کە عیماد یانە مانایە وەیە ئەبێ بە ڕەمزێکی مەسیحیەت وەرەگرێت. ئێوە لە وەک ئەو کەنیسانە بەکارتان هێناوە مەسەلەن ئەوەی کە لە وێنەکانە دیارە بۆ مەراسیمی ئاینی، بۆ مەراسیمی خۆشی و ناخۆشی، ینی بۆ مناڵ و بۆ مەراسیمە کۆمەڵایەتیەکان، بۆ تەعزیە، بۆ زۆر شتانی هەر ئێرەتان بەکارهێناوە. بڵێ هەر ئەوە هەر ئێرە بووە. ئەم وێنەی دوو لە کەسایەتی مەسیحیەکانن کە لە هەفتاکان لێرە لە بەڵێ ئەمەش قەشە ئەمانوێل حەداد بوو. ئەمە زۆر حەزی بە سلێمانی بوو، زوو نەقلە بوو. جارێکی کە هاتەوە 3 جار ڕۆیشتەوە هاتووەتەوە، ئەمیش یاری دەدەری بوو. لەم کەنیسەیە خزمەتیان کردو. بەڵێ دیارە مەسیحیەکانی شاری سلێمانی مامۆستا لە زۆر لایەنەوە خزمەتی ئەم شارەیان کردووە. شاری پێکەوە ژیان بووە، ینی جیاوازی نەوە لە بینی ئەوەی کە ئەمە مەسیحیە یا جوولەکەیە یان موسڵمانە یان کووردە یان کەمینەیە. و مەسیحیەکانیش بەڕاستی جێگە دەستیان دیارە، ینی سێرەکەی لە بواری پەروەردە چەندین کەسایەتی گەورەی بواری پەروەردەمان هەیە مەسیحیە، لە بواری تەندروستی چەندین دکتۆر و دەرمانساز و خەڵکی گەورەمان هەیە مەسیحیە، لە بواری سیاسەت خزمەتی گەورەیان کردووە، لە بواری سیاسیە و لە بواری کۆمەڵایەتیە، لە زۆر بواری ترا بەڕاستی جێگە دەستیان دیار بوو. لە بواری هونەرە
زۆر هونەرمەندی گەورە و موسیزانمان هەبووە کە زۆربەی هونەرم ئەسلی هونەر لە سەردەستی مەسیحیەکانەوە، ینی شان بەشانی موسڵمانەکان و ئەوانەی تر خزمەتی سلێمانیان زۆر کردو. ئەمە وێنەی کۆمەڵی کەسایەتی مەسیحین وێنەکە تەمەن وێنەیەکی جوانە، نووسراوە دەستێک لە پیاوانی مەسیحی ساڵی 1949 وێنەیەکی مێژوویە کە لێرە ژیراوە. ئەمە زۆربەیان خوا عەفویان کە نەماون. ئەوە وێنەی باوکمە، ئەویش وێنەی برامە. ئیتر ڕۆحیان شاد بێ، وێنەیەکی جوانە. دیارە بەیەکەوە وەکو مەسیحیەکان زۆر چوون بۆ سەیران، فرای هەموو ڕسمەکان ناکەوین، بەڵام بۆ دووکانتیایەتی، بۆ تەوێڵە و هەورامان، بۆ سەرچنار. ئەمە وێنەیەکێکە لە وێنەی مەسیحیەکانی شاری سلێمانی کە چوون بۆ دووکان، تەمەن هەر بە هەڵپەرچەی کوردی و بەجلی کوردی و ینی هەر بە ستایلی کوردی و مۆسیقای کوردی هیچ جۆرە جیاوازیەک نەبووە لە شێوازی ئێمە. شێوێتی تایبەتیمان نیە، هەر شێوازی کوردیەکەیە. بەڵێ بەڵێ بەڵێ، زۆر ڕاستە. ئەم وێنەیەش وێنەی دوو مناڵی جوانن لە کاتی مەراسیمی ئایینی کەنیسەیە لە سلێمانی کراوە. ئەم وێنەیەش وێنەی هەر کۆمەڵێک خێزان و کەسایەتی مەسیحیە. بەڵێ ئەمە وەختی خۆی مەتران ڕووفایل پیتاویت، ئەمە لە ئەسڵا خۆی ماوەیەک لە لبنان بوو. مام جەلال خوا عەفوی کە ئەچووە لای ئەو دابست، خزمەتی ئەکرد. جاری وا هەیە لای ئەو خۆ ئەیشاردەوە. کەسایەتێکی جوانی هەیە. ئەوە بینیان خۆش بوو. دیارە وەکو باسمان کرد لە بواری هونەرە مەسیحیەکان زۆر خزمەتیان کردەوە. ئەم وێنەیەم لەلایە کۆمەڵێک وێنەی هونەرمەندان کە ینی مامۆستا ویلیەم یوحەنا، موسیزانی گەورە، کاک فەرید عیسا، کاک ئەلبەرت عیسای برای و زۆر لە هونەرمەندانی تر، مامۆستا فەڕەنسیس داوت، یانی ئەوانە خزمەتی گەورەیان کردووە. خۆی لە ئەسڵا بێتە سەر حەقیقەت مامۆستا ویلیەم بە قوتابخانەی مۆسیقادا ئەندە لە سلێمانیە. هەنی هەموو مامۆستایانەی تریش لای ئەو خوێندویانە. هەرمان شت مامۆستا فەڕەنسیس، فەریدی برای، هەمویان ئەمانە زۆرمان هەبووە لەمانەکە خزمەتیان کردەوە. ئەم وێنەیە وێنەی کافێتارایە کە دیارە وێنەکە سەرەتای ساڵی حەفتاکانە. ئەوانە چێن مامۆستا؟ ئەمە ئەلبێرت ئیسایە، دکتۆر ئەلبێرە، ئۆکۆردیۆنی فەریدی برایەتی، ئەویشەر ئۆکۆردیۆنی پێ. بەڵێ ئەمانە ئێستا ئەلبێرت ئیساش مامۆستایە لە جامیعە لە هەولێر. ئەم وێنەی خێزانێکی مەسیحیە، نەجیب پۆڵس و ئەڵوەر شەوکەت، دیارە هەر سێری جلوبەرگ و شێوازیان، ینی شێوازێکی زۆر ڕاخی و جوانیان هەبووە لەو ساڵانە. جاران هەموو مەسیحەکان شێوەی جلوبەریان ئاوا بوو. ئێمە زیاتر ناتوانم بڵێم زۆر پێشکەوتوو بووین، بەڵام جیاوازیەکمان هەبوو لەگەڵ عامەی شەعبەیانێ. ئەم وێنەیە مامۆستا وێنەی خاتوو میخائیلە. خاتون میخائیلە بەڕاستی ئەمە ڕۆڵێکی گرنگی ساڵانێکی زۆر گرنگی، چەند ساڵ خزمەتی ئەم شارەی کردووە، خزمەتی خەستەخانەی کردووە، بە هەزارەها مناڵی یانێ مناڵی ژنانی بە شەو ئەچووە دەرەوە لە ڕۆژی مەنعی تەجەوولە، هاتن بە شوێنیا ئەیان برد بۆ مامانی. جگەلەوە جاری وا هەیە پێشمەرگە برینارە بوو بە ناوی مامانیەوە، ئەیان بردە ماڵەوە، ماڵەکە تەداوی پێشمەرگەکەی کرد. دەتوانم بڵێم ڕوبعی ئەم شارە مامانی مناڵەکانیان خزمەتیان کردو. بەڵێ یەکێکی تر لەو کەسایەتیانە کە لە بواری تەندروستی وەکو یەکەم دەرمانسازی ژن لە شاری سلێمانی خزمەتی کردووە خاتون نەوالە. بەڕاستی خزمەتی گەوری پێشکەشکردووە یەکێکە لەناوە دیارەکانی سلێمانی. ئێمە هیوای تەمەندرێژی و تەندروستی باشی بۆ خوازیین. ئەم وێنەیە وێنەیەکی خێزانی ئەوانە. ئەمیش دکتۆرە نەوالی سەیدەلیە کە خۆ دەزانێ یەکەم کەس بوو لە ساڵی 1968 لە سلێمانی یەکەم سەیدەلی داناوە. داناوە و
و خزمەتێکی زۆری بەم شارە گەیانەوە هەروەها لە شایەت حاڵەکانی ناوشار کە وەختی خۆی زمانی شاخ زۆر یارمەتی پێشمەرگەی یاوە دەرمانی بۆ ناردوون بە شەو سەیدەلێکەی کردەوە کارتۆن دەرمانی بۆ ئەنارد پڕەکرد دەرمان و بۆی ئەناردن هەتا وای لێ هات کەوتە لێپرسینەوە لەلایەن ئەمنی سلێمانیەوە یەک دوو جار بانگیان کرد ئەویش جەربەزە بوو بەڵام دەرەقەتی هەمویانە هات بە زمان زۆر ئازا بوو ئەیوت شتیوانیەوە ئەم جۆرە شتانە یانێ بەڕاستی خزمەتێکی زۆری ئەم شارەی کردووە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەمە ژوێنەیەکی ئیسحاق شەماس کە باوکی دکتۆر نەوالەکە ساڵی شەستەکانە بڵێ لەگەڵ مدەرس مامۆستا کەمال ئیبراهیم مامۆستا جەمالی ئیبراهیم جەمال ئیبراهیم برای کەمال ئیبراهیم کەمال ڕەفیقم بوو ئەمە برا گەورەکەیەتی وێنەیەکی جوانە وێنەیەکی جوانە بێ ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەو خێزانە خۆشەویستەشەیە کە خزمەتێکی گەوریان پێشکەشکرۆ بەڕاستی ئەم وێنەیەش پێم خۆشە پیشانی بەم دیارە ساڵی هەشتاکانە ناو حەوشەی ئەم کەنیسەیە مامۆستا بەفرباریوە و بەڵێ بەفرباریوە و شەڕە بەفرەکەین ئەوە منم ئەوەش مناڵەکانمە ئەوەی جوابدانم مامۆستا فەرید عیسایە فەرید عیسایە بەڵێ بەڵێ ئەم وێنەیەش مامۆستا وێنەیەکی مێژوویە لە ساڵی 1975 لویس ساکۆ پێما بێ لێرە بووە ئەمە لە کاتی زەواجی ئێمە لە کەنیسەی ئومەلمەعونە ئەو کاتە ئەم تازە بوو بە قەشە لە بەشداری ئەو مەراسیمەی کردووە ئەم وێنەیەش پێم خۆشە پیشانی بەم وێنەی سەیرانێکی خێزانی مەسیحیەکانە جەنابتی تایت و کۆمەڵی کەسایەتی تر بەڵێ ئەمە مامۆستا لە تیڤەسکەنەرە بەڵێ ئەوە منم ئەوە خوشکمە ئەوە خوشکە زامە ئەوە خێزانمە ئەتر ئێمە زیاتر مەسیحیەکان بەیەکەوە لەبەرەوەی باری کۆمەڵایەتی ئەو کاتا زۆر بەتین و بەهێز بوو خزمایەتی و دۆستایەتی زۆر بوو زوو ئەچوین بۆ سەیرانی خێزانی گەورە دائیمەن بەیەکەوە سەیرانمانە کرد مامۆستا مەسیحیەکان لە سەرەتاوە کەم بوون وەکو بنەماڵە بەڵام وردە وردە زیادیان کردووە ئێستا ینی بە زانیاری جەنابەت چەند خێزانی چەند بنەماڵی مەسیحی ئێستا لە سلێمانی هەن ئێستا وەکو وتم تەقریبەن بە هەمووی بە ئاوارەکان و بە هەمووی کە لێرەوەیە تەقریبەن 240 ماڵی تیا بێت 240 بنەماڵێت بەڵێ دەستەکانە خۆش بێ من دوای وێنە کە لەم بەرنامە ئەمێ پیشانی بە ئەم وێنەی ئادەم ئیلیا کە پێما بێ خاڵی جەنابەتەکە کاری کردووە لە کەنیسەیەک لە بەسڕە بەڵێ بۆچی مامۆستا گەشت بۆ بەسڕە خاڵت ئەمە مێژووی ئەمە وەختی خۆی لە سلێمانی گەنج بوو ڕۆژێکیان لەگەڵ برادەرەکانی هەر لە چاخانەیە دانیشتە بوو یەکێ لە برادەرەکان لەو کاتە مەجموعەیەک دەروێش هاتن بە شمشێرەوە بۆ چاخانەکە بۆ ئەوەی چاپخۆنەوە چراحەتێ بکەن یەکێ لە برادەرەکانی دەروێشەکانی وتی ئەزانن ئەم برادەرمان مەسیحیە هەستان و شمشێریان دەرهێنا و وتیان چیەکەن وتی وەڵا بەتەماین سەرێ بڕین و دوایە ئێخینەوە جێ خۆی چاکیەکەیت وەڵا پەلاماری ملیان ناو یەک تۆ دیش بریناریان کرد هەر چۆنێ بێ خۆی ڕزگار کرد لە دەستیانە و ڕای کرد ئیتر هەر ئەوە ڕۆژە بۆ ڕۆژی دوایی سلێمانی چۆڵ کرد تا 25 ساڵ سەری بە سلێمانیان نەکردەوە لەگەڵ ئەوەی کەوا هیم بوو یانێ ناوی کچێکی بەتەما بوو دەستگیرانار بوو بەتەما بوو بیگوێدێتەوە خەبەری بۆ ناروتی بەتەمای من مەبە تۆ ئەگەر چووکە خۆ دەکەی بڕۆژ خۆ بکە چوو بۆ بەسڕە چوو بۆ بەسڕا 25 ساڵ لە بەسڕا مایەوە دوای 25 ساڵ ئەنجا هاتەوە سلێمانی دوای ئەو ڕووداوە
ڕووداوێکی ناخۆش بە دیارە ناچار بوو کە ئێرە بەجێ بێڵێ بۆ شێوەیە دیارە وێنەکان زۆرن مامۆستا مێژووی مەسیحیەکانی زۆر لەوە زیاتر هەڵەگرێت کە ئێمە قسەی لەسەر بکەین خزمەتەکانیان لەم شارە ئێمە ئەمڕۆ جناوتمان زۆرمان و کرد بۆ هیوای بتوانین لە بەرنامەی تر و لە کاتی تر زیاتر باز لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و لەسەر بنەماڵەی مەسیحیەکان لە شاری سلێمانی لەسەر زۆر وردەکاری تر کە تۆ لەم کتێبە باست کردووە ئینشاڵڵا لە دەرفەتی تر و لە کاتی تر بتوانین قسەی لەسەر بکەین ئینشاءڵڵا زۆر زۆر سوپاسانەکەین و ئەمە شتێکی یادەوەریەکی کۆنامێنێتەوە بۆ شارەکە بەتاکید بۆ هیوای توانی وێتمان خزمەتێکی بچووک بۆ هەموو خزمەتی جەنابەت بکەین و ئەو وێنە و دۆکۆمنتانی جەنابەت ئەرشیف بکەین ئێمە زۆر زۆر سوپاس دەکەین جارێکی تر سوپاس بۆمان دوو بوونێت زۆر زۆر سوپاس خۆش بوو چونکە ئێمە هەمومان وەکو یەکین وەکو براوە بووین هەروە ژیاوین و ئەم شارە شاری پێکەوە ژیانە شاری نمونەیە لە هەموو خۆشی و ناخۆشیەکە هەر بەیەکەوە بوونەوە تا ئێستا ئەچمان بە هیچ شتێک نەکردووە بۆیە هەر بە شاری خۆمان دانێن و ئیشەڵڵاش هەر سەرکەوتووە بێ و کوردستانیشمان هەر سەرەکەوێ دەستەکان خۆش بێ زۆر زۆر سوپاس مامۆستاجان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان